ژینگە ئەو ناوەندە بایۆلۆجیە فیزیکەیە کە ڕەنگدانەوەی هەیە لەسەرمان و ئێمەش کاریگەری زۆرمان هەیە لەسەری. هەساری زەوی وەک بەشێک لە کۆمەڵەی خۆر و جیاواز لە هەسارەکانی تری ئەم کۆمەڵەیە ژیان تیایدا بەرجەستەیە بەهۆی بوونی ئەو ژینگە ژیانبەخشەی سروشت بەم هەسارەیی بەخشیوە. هەساری زەوی تەمەنی بە 4 ملیار ساڵ ئەخەملێنرێت. لە سەرەتاوە بریتی بوو لە تۆپەڵێکی ئاگرین و لە ئەستێرەی خۆر جیابوویەوە. ئەوەش بەهۆی ئەو تەقینەوە ناوکیەی لە خۆردا ڕوویدا و پاش جیابوونەوەی بە درێژایی تەمەنی لە خولگەی خۆردا بە جێگیری دەستی کرد بە سوڕانەوە بە دەوری خۆردا. پیسبوونی ژینگە ئەو بابەتەی ڕۆژانە لە ڕاگەیاندن و ناوەندە زانستی و کۆڕ و کۆبوونەوەکاندا دێتە بەرجۆمان و هەمیشە مرۆڤەکان ئەخاتە ژێر بەرپرسیاری بەرامبەر بە ژینگەکەی. هەرچەندە ژینگە لە ڕابردوودا سروش دەستێکی باڵای هەبووە لە پیسبوونیدا، بەڵام بەهۆی هاوسەنگی سروشتیەوە زەوی خۆی لەم پیسبوونە ڕزگار دەکرد. بۆ نمونە کاتێک دارستانێک گڕی دەگرت دارستانێکی تر گەشەیە کرد، کاتێک خاچێک ڕادەماڵرا خاچێکی تر پەیدا دەبوویەوە لە جێگەیەکی تر. بەڵام ئەوەی جێی مەترسیە پیسبوونی ژینگەیە بە هۆکارە مرۆییەکان، چونکە ئەم جۆرە لە پیسبوون ئەبێتە هۆی تێکدانی هاوسەنگی سروشتی ژینگەی زەوی و بەردەوام بوونی ئەم پرۆسە مرۆڤکردە ئایندەی هەسارەکەمان ئەخاتە مەترسیەکی دڵنیاییەوە. پیسبوونی ژینگە بە هۆکارە مرۆییەکان سەرەتاکانی ئەگەڕێتەوە بۆ دەستپێکی شۆڕشی پیشەسازی بەگەڕکەوتنی کارگەکان لە پێناو بەرهەمێنانی پێداویستیەکاندا، ئەمە لەلایەک و زیادکردنی بەرهەمەکان لەلایەکی تر. ئەمەش پشتی دەبەست بە سوتەمەنی تا بزوێنەری کارگەکان لە بەرهەمێنان بەردەوام بن. هەندێک کاتیش دووکەڵ و پاژماوەکان سنووری وڵاتانیان تێدەپەڕاند و کاریگەری خراپیان دەخستە سەر وڵاتانی دراوسێ. بۆیە ئەم وڵاتانە هەمیشە لە هەوڵی چارەسەرکردنی ئەو گرفتەدا بوون تا کار گەیشتە ئەوەی کە لە ساڵی 1972 بۆ یەکەم جار وڵاتێکی وەکو سوید سکاڵای لەسەر هەریەکە لە وڵاتانی دراوسێ تۆمار کرد، بە تایبەت ئەڵمانیا و بەریتانیا، چونکە بایەکان هەموو ئەو پاژماوە پیسکەرانەی ئەچوونە هەواوە دەیهێنا سوید و کێشەی ژینگەی بۆ ئەنایەوە، بە تایبەت ئەبووە هۆی دروستبوونی ترشەباران. هەر لەو ساڵەدا بوو یەکەمین کۆنگرەی ژینگەیی لە ستۆکۆڵمی پایتەختی سوید ئەنجام درا و 5/6 کرا بە ڕۆژی ژینگەی جیهانی. ئیتر وردە وردە لە سەرەتای هەشتاکانەوە جموجۆڵی ڕێکخراوە ژینگە پارێزەکان دەستی پێکرد و لە سەرەتای 90ەکاندا پارتە سەوزەکان دەستیان کرد بە جوڵەی سیاسی لەسەر ئاستی نێودەوڵەتی چەندین کۆڕ و کۆبوونەوە و ڕێکەوتن بەسترا بۆ بەرگرتن بەم دێوەزمەیە. لە گرنگترین ئەو ڕێکەوتن نامانە یەکەم پرۆتۆکۆلی مۆنتریال لە ساڵی 1970 بەسترا سەبارەت بە گۆڕانکاریەکانی ئاوهەوا لە جەمسەری باشووری زەوی کە 36 وڵات تیایدا بەشدار بوون. گرنگترین ڕاستپاردەکانی: ئەلف قەدەغەکردنی دەرپەڕاندنی گازی CFCS کلۆرۆفلۆرۆکاربۆن، ب وهایدرۆ کلۆرۆفلۆرۆکاربۆن H2ClFC تا ساڵی 2016 لە وڵاتانی پێشکەوتوو و تا ساڵی 2020 لەو وڵاتانەی تازە پەراسێنن کۆتایی پێبێنرێت. دووهەم ڕێکەوتنامەی لووتکەی زەوی لە ساڵی 1992 لە شاری ریۆ دیۆ جانیرۆی وڵاتی بەرازیل بەسترا سەبارەت بە پاراستن و پلانڕێژی و بەرگریکردن لە جۆر و هەوارگەکانی زیندەوەران. سێهەم ڕێکەوتنامەی کیۆتۆ لە ساڵی 1997 لە شاری تۆکیۆی پایتەختی یابان بەسترا 160 وڵات تیایدا بەشدار بوون، ئامانج لێی دانانی سنوورێک بۆ گازی خانوەشوشەکان و بڕیاردرا لە نێوان ساڵی 2008 بۆ 2012 پیسکەرەکان سنووردار بکرێن لە جیهاندا. چوارهەم ڕێکەوتنامەی لووتکەی جیهان کە لە ساڵی 2002 لە جوانبیرگ ئەفریقای باشوور بەسترا و ئامانج لێی کەمکردنەوەی گازی ماڵەشوشە بوو لێی بەگشتی. هەرێمی کوردستان وەک بەشێک لە سیستمی ژینگەی جیهانی، پیسبوونی ژینگە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر پێکاتەکانی بەبڕی جیاواز. هەرێمی کوردستان لە 50 ساڵی ڕابردوودا هەرچەندە خاوەنی کارگە و کارخانەی گەورە نەبووە تا پیسبوونی ژینگە ببێتە خەمی گەورەی، بەڵام بەهۆی سیاسەتی کاولکاری و وێرانکاری لەلایەن ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق تەنها زیانی ڕۆحی نەکردووە، بگرە شانبەشانی ئەمە زیانە ژینگەیەکان چەند جار زۆرتر بووە. هەر بۆیە ژینگەی ئەم هەرێمە دڵفڕێنە تووشی پیسبوون و تێکچوون بۆتەوە. ئەوانیش چۆڵکردن و سووتانی 4000 ئاوایی، جگە لەمانەش سووتانی پاوان و دارستانەکان و ڕاگواستنی دانیشتوانی ئەو ناوچانە کە ئەماش ڕاستەوخۆ کاریگەری هەبووە لەسەر ڕووبەری سەوزایی هەرێم و
هۆکارێکیش بووە بۆ لە ناوچوونی زۆرێک لە ڕووەک و گژوگیا و زیندەوەرانی کێوی ناوچە شاخاویەکان، بەتایبەت تێکدانی ناوچە سنووریەکان بە دانانەوەی ملیۆنەها مین، بچووکبوونەوەی ڕووبەری لە وەرگا ئاژەڵیە کێویەکان و سووتانی پاوانە لە وەرزی پاییز و هاویندا بە ئاگری تەقینەوەی مینەکان. لەلایەکی ترەوە جەنگی 8 ساڵەی ئێران و عێراق و بەکارهێنانی چەندین جۆر چەکی قەدەغەکرا و کە ئەماش کاریگەری خراپی لەسەر سیستمی ژینگەی هەرێمی کوردستان هەبووە، بەتایبەت لەسەر فرەجۆری زیندەوەرانی. گەواهی ئەم ڕاستیەش بەکارهێنانی چەکی شیمیاوی بوو بۆ یەکەم جار لە 16 چواری 1970 لە دۆڵی باریسان و شێخوەسانان و پاشانی شەڵەبجە و چەندین ناوچەی دیکەی کوردستان و پاشان پرۆسەی ئەنفال کە کاریگەری زۆر خراپیان هەبووە لەسەر ژینگەی کوردستان. هەر ئەمە شاندەر بووە تا لە ساڵی 2007 ئەم ڕۆژە بە ڕۆژی ژینگەی کوردستان ناوزەند بکرێت. ئەوەی شایانی باسە لە جەنگی گەردەلوولی بیابان لە ساڵی 1991 کە بۆ ڕزگارکردنی کوێت ئەنجامدرا. 727 بیرینەوت ئاگری لەلایەن حکوومەتی عێراق تێبەردرا کە نزیکەی 200 دەریاچەی بچووکی نەوتی لە بیاباندا دروست کردبوو کە کۆی هەمویان ئەخەمڵێندرا بە 49 کیلۆمەتر دووجا. سەرەڕایەماش نزیکەی 5 ملیۆن بەرمیل نەوت سوتە و 4 ملیۆن بەرمیل نەوت ڕژاوەتە دەریای عەرەبیەوە. ئەگەر بزانیت 1 لیتر نەوت توانای پیسکردنی 75,000 لیتر ئاوی هەیە. هەڵکەوتەی جوگرافیای کوردستان بەو شێوەیەیە کە لە وەرزی بەهاردا بەتایبەت ئەکەوێتە ژێر کاریگەری بای باشووری ڕۆژئاواوە کە لە کەنداوی عەرەبیەوە هەڵدەکات و ڕوو لە هەرێم دەکات. ئەمە شوەکارێکی کارا بووە بۆ گواستنەوەی ئەو پاژماوانەی لە جەنگەکاندا بەرهەم هاتوون. لە جەنگی ئازادکردنی عێراقدا لە ساڵی 2003 ڕێژەی زۆر لە تەقەمەنی بەکارهاتوو کاریگەری زۆر خراپی لەسەر ژینگەی عێراق بەجێهێشتووە. بێجگە لەمانش ئەم جەنگانە یەکێکی ترن لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی نەخۆشیەکانی شێرپەنجە لە عێراق و کوردستاندا بەو ڕێژە بەرفراوانەی کە هەستی پێدەکرێت. بەپێی ئامارێکی نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی دەرکەوتووە. ڕۆژانە 5 کەس تۆمار دەکرێن بۆ وەرگرتنی چارەسەری شێرپەنجە کە ئەمەش ڕاستی ئەم مەسەلەیەمان بۆ دەرەخات. جەنگەکان تەنها هەوا و خاکیان پیس نەکردووە، بەڵکو و ڕووبەرە ئاوەکانیش پشتی گەورەیان بەرەکەوێت لەم پیسبوونە. یەکێک لە هۆکارەکانی ئەماش هەڵکردن و دابارینە لەو هەرێمانەی کە پیس بوون بە پاژماوەی جەنگەکان و هۆکارێکی تر پیسبوونی ڕووبەرە ئاویەکانە بە ئاوەڕۆکان کە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی وڵاتی عێراق و کوردستان. کێشەی ئاوەڕۆی شاری بەغدا تەنها لە 125 چارەسەر کراوە. لە ساڵی 2012دا بەغدا بە یەکێک لە پیسترین پایتەختەکانی دنیا هاتە ژماردن. هەر لەم بارەیەوە بەڕێز لەتیف ڕەشید وەزیری سەرچاوە سروشتیەکانی عێراق لە بەرواری 28 حوتی 2009دا دەڵێت ڕێژەی پیسبوون لە ئاوی فرات گەیشتۆتە 1200 بەش لە ملیۆنێک و لە باشووری عێراقدا گەیشتۆتە 2700 بۆ 3000 بەش لە ملیۆنێک. ئەگەر بزانیت 500 بەش لە ملیۆنێک ڕێژەی ستانداردە لە جیهاندا بۆ پیسبوونی ئاو. لە پاش ساڵی 2003 کۆتایی هێنان بە ڕژێمی دیکتاتۆری سەدام و نەمانی ئەو سزا نێودەوڵەتیانە لەسەر عێراق، ئەمە وای کرد هەرێمی کوردستانی شانبەشانی عێراق کرانەوەیەکی باش بەخۆ ببینێ لە ڕووی بوژانەوەی ژێرخانی ئابووریە و هاتنی کۆمپانیەکانی وەبەرهێنان و کرانەوەی بانکەکانی جیهان و بەگەڕخستنی پارەکانیان و هەناردەکردنی نەوتی عێراق بۆ دەرەوە. ئەمانە و چەند هۆکارێکی تر کاریگەری ڕاستەوخۆیان هەبووە لەسەر دروستبوونی قۆناغێکی تری پیسبوون کە ئەویش پیسبوونی شارەکانە بە 3 هۆکار. ئەوانیش: یەکەم، کەرتی بەرهەمهێنانی وزەی کارەبا، کەرتی وەبەرهێنانی وزەی کارەبا کە لە ناو شارەکاندا پەرەی سند بەهۆی نەبوونی وزەی کارەبای نیشتیمانی وەک پێویست. دووەم، زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان لە ناو هەرێم، بە تایبەتی وەک ئامارەکان ئاماژەی پێدەدەن کە تەنها لە ساڵی 2010دا 880,804 ئۆتۆمبیل لە هەرێمدا هەبووە و لە ساڵی 2011دا ئەم ژمارەیە ڕووی لاڵکشان بووە. ژمارەی ئۆتۆمبیلەکان گەیشتونەتە 1,433,000 کە تەنها لە ماوەی 1 ساڵدا 240,000 ئۆتۆمبیل زیادی کردووە کە ئەماش ئەوە نیشان دەدات هەڵاوسان هەیە لەم بارەیەوە، چونکە بەپێی ستانداری نێودەوڵەتی پێویستە ژمارەی ئۆتۆمبیل لە 105 زیاد بکات، کەچی لە هەرێمدا لە 125 زیادی کردووە. هەرچەندە بە لەبەرچاوگرتنی پێویستیەکانی تاکی کوردی بۆ گواستنەوە ئەم ڕێژەیە ترسناکی لەسەر ژینگە دروست دەکات. ئەگەر نمونەیەک وەربگرین دەبینین تەنها لە شارێکی وەک سلێمانیدا ڕۆژانە 1000 ئۆتۆمبیل داخڵی ئەم پارێزگایە بوو
لەگەڵ ئەمەشدا 140 ئۆتۆمبیلیان داخڵی ناوەندی قەزای سلێمانی بووە. لە ئێستاشدا لە ساڵی 2013دا 1,200,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆی هەرێمدا. بەپێی ئامارەکانی ساڵی 2013 ئەوە نیشان دەدەن کە ڕۆژانە 2.5 ملیۆن لیتر بنزین بەکار دەبرێت لە وێزگەکانی دابەشکردنی سوتەمەنیدا بە کەرتی حکومی و تایبەتیەوە، کە ئەمە شۆکاری پیسبوونی ژینگەیە لە ئێستادا. ئەگەر وردبوونەوەیەک لەم بابەتە بکەین، ئەوە دەبینین کە هەر لیترێک بنزین 2 غرام توخمی قورقوشمی پیبیتیایە، کە ئەمەش دەکاتە ئەوەی کە ڕۆژانە 50 کیلۆغرام توخمی قورقوشم دەچێتە هەواوە. ئەگەر بزانیت ئەم توخمە یەکێکە لە هۆکارەکانی شێرپەنجە. سێهەم، کەڵەکەبوونی زبڵ یەکێکی ترە لە کێشە ژینگەیەکانی هەرێم و عێراق. ئەگەر سیر بکەین بەهۆی باشبوونی باری گوزەرانی تاکی هەرێم و عێراق و گۆڕانی پێداویستیەکانی تاک و هاوردەکردنی کۆی پێداویستیەکان بە هەموو جۆرەکانیەوە لە دەرەوە، ئەمەوەی کردووە ڕۆژانە پاژماوەی زبڵ لە ناو هەرێمدا کەڵەکە بێت. بەبێبوونی پلانێکی گونجاو بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، وەک دەرکەوتووە لە راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان کە لە ساڵی 2009 بڵاو کراوەتەوە. ئەوە نیشان دەدات کە وڵاتی عێراق لە بەرامبەر هەر دۆلارێک هەناردە 360 دۆلار شتومەک هاوردە دەکات، کە ئەمەش نیشانی دەدات ژێرخانی ئابووری و وەبەرهێنان و خۆبژێوی لە عێراقدا لە ئاستێکی مەترسیداردایە. ئامارەکان ئەوەمان نیشان دەدەن کە ڕۆژانە نزیکەی 5,000 تەن زبڵ و پاشەڕۆ لە هەرێمدا بەرهەم دێنرێت. ئەمەش کێشەیەکی ژینگەیی گەورەمان بۆ دروست دەکات لە ئێستا و ئایندەدا، چونکە ئەگەر بڕوانینە ڕووبەری هەرێمی کوردستان، لەگەڵ ئەم ڕێژە زبڵەدا گرفتمان بۆ دروست دەکات، چونکە تۆبۆگرافیایی کوردستان بە شێوەیەکی لێژە و هەموو پاشەڕۆکان بەرەو ڕووبەرە ئاویەکان دادەچۆڕێتەوە. پیسبوونی ئاوی لێ دەکەوێتەوە وەک دەریاچەی دووکان و دەربەنیخان. با خاچی هەرێم هەمووی شیاوە بۆ کشت و کاڵ. هەر جۆرە کۆبوونەوەیەکی زبڵ لە هەر ناوچەیەکیدا ئەبێتە هۆی لەدەستدانی خاک. تا گازە بەرهەماتوەکان لە زبڵدانەکاندا کەڵەکە بن، هەرچەندە باری خۆجێیی بەم لاولادا بڵاویان پێدەکات، بەڵام بوونی زنجیرەچیاکان بربەستن لە بەردەم تێپەڕاندنیان لە سنوورەکانەوە. پا ڕووبەری کوردستان هێندە گەورە نییە کە بتوانرێت جێگەیەکی وەها تەرخان بکرێت بەم جۆرە پاشەڕۆیانە. ئەوە یەکێکە لە گرفتەکان، چونکە بەپێی ستانداردی نێودەوڵەتی پێویستە زبڵخانەکان 25 کیلۆمەتر دوور بن لە شارنشینەکانەوە. جیم نەبوونی ڕووبەری زەویشیە و وەک بیابانی گەورە و فراوان یان زەویەک لەبەر نەبێت بۆ بەرهەمێنان. ح پاشەڕۆ بەرهەماتوەکان زۆربەیان خۆیان لە مادەی پلاستیکیەکاندا ئەبیننەوە. ئەمەش لەلایەک پرۆسەی شیبوونەوەیان زۆر دەخایەنێت. لەلایەکی ترەوە پرۆفایل و پێکاتەکانی خاک وێران دەکەن. ئەگەر بزانیت هەندێک لە مادە پلاستیکیەکان بۆ نزیکەی 300 ساڵ لە خاکدا ئەمێننەوە. خا بێجگەل لەمەش پاشەڕۆکان پرۆسەی جیاکردنەوەیان بۆ ئەنجام نادرێت، کامەش وەک بۆمبێکی دانرا و مامەڵەی لەگەڵ دەکرێت و لە ئایندەدا مەترسی ژینگەیی چاوەڕوان نەکراوی لێ دەکەوێتەوە. ئەمانە و چەندین هۆکاری تری ڕاستەوخۆ کار لەم بوارەداکەن، بۆیە پێویستە باستیارانە لەگەڵ ئەم بابەتە کار بکرێت. کەمی ڕووبەری سەوزایی یەکێکی ترە لە کاراکردنی گرفتە ژینگەییەکان، بەتایبەت لە ناو هەرێم و شارەکاندا. ئەویش بەهۆیەوەی لە سەرەتاوە شارەکانی ئێمە لە گوندێکی بچووکەوە گەشەیان کردووە، نەک لە سەرەتاوە پلانڕێژی کرابێت بۆ بنیادنانی شار، کە ئەمەش زۆر کێشەی ژینگەیی خوڵقاندووە. بۆیە لە ئێستادا ئەم کێشانە باڵواسراوی ماوەتەوە. جگە لەمەش نەبوونی بەرنامە و پلانی تۆکمە لەلایەن ئەندازیاری شارەوانیەوە بۆ نەخشەسازی باڵەخانە و ماڵەکان گرفتەکەی یەکجار گران کردووە، چونکە شار لە هەرێمی کوردستاندا لە کۆنکرێتێکی گەورە ئاچێت. بەتایبەت لەم 10 ساڵی دواییەدا دیزاینا ڕۆژاوایەکان پەرەیان ساند کە پێویستە ئەو دیزاینانە لەسەر ڕووبەری فراوان ئەنجام بدرێت، نەک لە ڕووبەری بچووکدا، کە لە ئێستادا بەهۆی گرانی زەویەوە هاوڵاتیان پەنای بۆ دەبن. بەپێی ستانداردی نێودەوڵەتی پێویستە هەموو شارەکان لە 115 ڕووبەری سەوزایی بێت. بۆ هەر تاکێک پێویستە 25 بۆ 30 مەتر دووجار ڕووبەری سەوزایی دابین بکرێت. بەڵام بەداخەوە پاش ئەو هەموو کرانە و دنیابینیە هێشتا شارەکانی ئێمە لە ڕووی سەوزاییەوە زۆر هەژارن، لەگەڵ بوونی هەموو ئەو ڕەگەزانەی کە یارمەتی ڕواندن و گەشەکردنی ڕوەک دەدات لە هەرێمدا، وەک خاک و ئاو و هەوا. ئەمەش بە بەراورد لەگەڵ شاری دووبەی کە توانیویانە لەو زەویە وشکەی بیابانی نیمچە دوورگەی عەرەبیدا 5 ملیۆن داری خورما بڕوێنن. ئەگەر بزانیت ئیماراتی عەرەبی یەکێکە لەو وڵاتانەی
خاچی نییە و خاک دەکڕێت بۆ سەوزکردنی شارەکانی. ڕێژەی سەوزایی هەرێم لە ئێستادا نزیکەی لە 6.8%کە کە ئەماش لەگەڵ پێوەرەکانی شارنشیندا نایەتەوە، بۆیە ئەمە یەکێکە لە ڕەگەزا یارمەتیدەرەکانی پیسبوون لە هەرێمدا. هەرچەندە وەک ئاماژەمان پێدا ئاوهەوای هەرێمی کوردستان لە جۆری ئاوهەوای دەریای ناوەڕاستە و بەم هۆیەوە هەرێم کەشێکی لەباری ئاوهەوای هەیە و یارمەتیدەرێکی باشە بۆ گەشەی سەوزایی. بەڵام ئەبێت دوو هۆکار لەبەر چاو بگرین کە لە ڕابردوودا کاریگەری خراپی کردوتە سەر ڕووبەری سەوزایی. ئەوانیش: یەکەم، هۆکاری سیاسەتی ڕاگواستن و لەناوبردن و سووتانی پاوان و دارستانەکان تا نەبنە مۆڵگەی هێزە پارتیزانەکانی پێشمەرگە و مینڕێکردنی ناوچەی دارستان هۆکارێک بوون بۆ کەمکردنەوەی ڕووبەری سەوزایی. دووهەم، هۆکاری دووەم ئەو بارە ئابووریە سەختەی لە سەرەتای ساڵی 1990 ڕووی کردە هەرێم و عێراق و تا ساڵی 2023 خایاند. لەم ماوەیەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی کەمی سوتەمەنیەوە پەنایان دەبرد بۆ بڕینەوەی دارستانەکان و بەکارهێنانیان وەک سەرچاوەی سوتەمەنی. ئەمەش یەکێک بووە لە کەمبوونەوەی ڕووبەری سەوزایی لە هەرێمی کوردستاندا. سێهەم، گۆڕانی کەشوهەوا و کەمبوونەوەی باران و وشکە ساڵی ڕاستەوخۆ کاری کردوتە سەر ڕێژەی سەوزایی. لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندا ژینگە یەکێکە لە پرسە گرنگەکان و بەچڕی کاری لەسەر دەکرێت. استراتیژیەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارەدا ئەوەیە هاوسەنگیەک لە نێوان ئاوەدانکردنەوە و بنیادنانی زیاتر و ڕەخساندنی دەرفەتی کاری زۆرتر و پتەوکردنی ژێرخانی ئابووری وڵاتەکەمان، بەڵام لەسەر حسابی ژینگەی کوردستان نەبێت. هەر بۆیە لە کابینەی پێنجەمدا وەزارەتی ژینگە دامەزرا و ئێستاش دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم لە ڕێگەی فەرمانگە و دامەزراوەکانیەوە لەو بوارەدا کار دەکەن. بەڵام پێویستی بە هاوکاری و پشتگیری زیاترە بۆ ئەوەی سەرکەوتوانە کارەکانی ڕاپەڕێنێت. دەرەنجام: یەکەم، پێویستە حکوومەت و دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم پلان و استراتیژی گونجاوی هەبێت و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە و چارەسەری بنچینەی بۆ بدۆزێتەوە. دووهەم، پێویستە لەسەر هەموو لایەک لەسەر ئاستی تاک و کۆمەڵ کار بکرێت بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی، بەتایبەت بوار بدرێت بە ڕێکخراوە ژینگەیەکان تا هاوکار بن لەم هەڵمەتانەدا. سێهەم، پێویستە کەرتی پەروەردە و زانایانی ئاینی بە بەرنامەی شیا و پێویستی سەردەم هاوکار بن لەم پرۆسە پەروەردەی و هۆشیاریەدا. چوارەم، پێویستە کار بکرێت بۆ دروستکردنی لیژنەی هەماهەنگی لە نێوان ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە ژینگە. هەروەها حیزب و کۆمپانیا ژینگەیە بێگانەکان کار بکەن لەگەڵ هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی لەو ئەزموونەی ئەوان بەهرەمەند بین. پێنجەم، پێویستە ڕاگەیاندن ڕۆڵی تەواوی خۆی ببینێت لە وەشیارکردنەوە و ئاگادارکردنەوەی هاوڵاتیان لە مەترسیە ژینگەیەکان. شەشەم، پێویستە سزای توندی ئەو کۆمپانیا و پاڵاوگە و کارگانە بدرێت کە ژینگە پیس دەکەن. ئێمە ئەم ژینگەیەمان بە ئامانەت لە پێش خۆمانەوە وەرگرتووە، پێویستە بە پاچی و بە ئامانەتەوە بیدەینە نەوەکانی دوای خۆمان و ئایندەی ئەوان بۆ ئەوەی ژیانێکی تەندروست و سەلامەت مسۆگەر بکەین. هەمومان بەرپرسیارین لەو ئەرکەدا، بۆیە با هەمومان لە خەمی ژینگەدا بین.